بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ئێستادا لە شاوێکی کۆچکردنی هاوڵاتیان هەرێمی کوردستان بۆ دەرەوەی وڵات دەستی پێکردێتەوە و ئێستا ڕێگەی بیلاڕوسیا دەگیرێتە بەر بۆەوەی کە بگەن بە وڵاتانی ئەوروپا. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر دۆخی کۆچبەرانی کورد لە وڵاتی بیلاڕوسیا هەروە لیتوانیا و ئەو وڵاتان دەکەی کە ئێستا ژمارەی زۆر کۆچبەر لەوێ گیریان خواردووە لەسەر ڕۆژی ڕابردوو دوو کۆچبەری کورد لە وڵاتە گیانیان لەزدا بوو. بۆ قسەکن لەسەرم پرسە مێندەرێک لە ئەبارەزان سیروان بابان ئەندامی لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردی لە پەرلەمانی کوردستان هەروە کوردۆ فەرەز نووسەر و ڕۆژنامەنووس و لەسەر ڕۆژی ڕابردوو بەڕێزیان لە وڵاتی بیلاڕوسیا بوو لە ڕێگەی ڤایبەریشەوە یەکێک لە کۆچبەرەکان دواتریش شارەزایەکی واری کۆچبەران لە وڵاتی لیتوانیا لەگەڵمان دەبێت. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. ئەگەر ڕخسەتیەوە بچین لای یەکێک لە کۆچبەرەکان کاگالان کە ئێستا لەگەڵمانە لە بیلاڕوسیاوە. کاگالان زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی دۆخی کۆچبەرانی کوردمان بۆ بکەی لە بیلاڕوسیا. کاگالان بەڵێ بەڵێ فەرموو. کاگالان بەڵێ فەرموو لە بیلاڕوسیا لەگەڵتانە. بەڵێ ئەگەر باسێکی دۆخی کۆچبەرانمان بۆ بکەی کۆچبەرانی هەرێمی کوردستان کە ئێستا لە بیلاڕوسیان بەگشتی دۆخیان چۆنە؟ وا دیارە برام شتەبەکە زۆر خاوە. بەڵێ بەڵێ فەرموو کاگالان ئەگەر باسی دۆخی کۆچبەرانمان بۆ بکەیت. وڵی برام بە گشتی لێرە کۆچبەر بە حکمی ئەوەی کە فەسڵی زستان هاتووە و ئەو ڕێگەوبان دۆخی ڕێگەوبان سارد بووە بەرەو ساربوون ئەڕوا ڕۆژ بە ڕۆژ هەتا بێ ڕێگەوبانی بینی بیلاڕوس بۆ ئەڵمانیا پۆڵندەوا بڵین زیاتر و زیاتر قورس بێ چ پۆلیسی بیلاڕوسیەکان چ پۆلیسی پۆڵندیەکان ئەوەی کە ئەڕوا لەو ڕێگەیە بەگشتی دووچاری مەینەتی و نەهامەتی و بێنانی و بێئاوی و برسێتی و سەرما و ئەوەی کە ناخۆشە ڕووتەیەکە بەجددی. بەڵێ خۆمان 6 ڕۆژ لە جەنگەڵ بووین ئێمە لە نوقتەی گرۆت نەبووین 6 دانە شەو 6 دانە ڕۆژ ئێمە بە ڕێگاو بووین لە ناوچەیەک بووین پێیانەوتی ناوچەی تۆپەکە نا بیلاڕوس وەریە گرتینەوە نە پۆڵندا ئەویش نێ داخڵی سنوورەکەی بین. بەجددی ژیان لەوێ زۆر قورسە بێئاویە بینی یعنی تێگەی واد لێ ئەکا زیاد لە حەد بێزابی. بەڵێ ینی تۆ کوردستان کە بەجێڵی بەنیەتی دەرچوونەوە ڕووەکەیتە هاندەران و بەرەو هاندەران کۆچەکەی بەس هیچی واکە لەو ڕێگەیە ئەبینی زۆر جار زۆر کەسێ پەشیمانە بن و ئەگەڕێنەوە هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان ئەگەر حکومەتێکی چاکت هەبێ ئەگەر سیستەمی دەسەڵاتت ئیدارەی باشی هەبێ کوردەکانی خۆمان گەنجەکانی خۆمان هیچی ڕوو لە هاندەران ناکەن و ئەم منەتی و نەهامەتی کە بەسەر کوردایەت لەم ڕێگە سەختە و لەم ڕێگە ساردەیە بەسەر کەسی کەیان نایەت. بەڵێ 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 کاگالە ئێمە لە ڕێگە دووچاری زۆر نەهامەتیمان بینی 3 شەو و 3 ڕۆژ ئێمە قاچاقچی پێشەوەی کە دەرچین وتی ئیتیفاقیە ئێوە 3 شەو و 3 ڕۆژ لە ناو بەرینەوە تەلەفۆن بۆ کەسوکەرتانەکەن بە کامێرە ئیتیفاقیە ئیشەکەتان 100% ڕێبەرتان لەگەڵایە سیمکارت ئەیەم بە هەمووتان هیچی وا نەبوو. یعنی لەگەڵ ڕێزم ێسا قاچاقچی زۆربەی زۆری ئەو ڕێگەیە زۆر بۆ ئاسانەکە زۆر ئاسان شیەکاتەوە یعنی واد لێەکە لەو ڕێگەیە بە ئیتر ئەگەر هەچیەکەت بەسەر بێ کێشەت نابێ وای بینی بەس واشە لێ نایە ئەوەی کە لەو ڕێگەی بینی بێ و هات بێتەوە ئەزانت چ مەینەتێک و چ نەهامەتیەکە بینی. ئەوەی کە بەسەرێنە ها هیوادارم بەسەر هیچ کوردێکی کەیان نێ چکە ئێمە بەجددی 6 ڕۆژ لەو ڕێگەیە بووین
زۆر سەخت بوو، زۆر سپار بوو شتەوانە، یعنی باوەڕکە نەفەرمانتیا بووە بە پێوە، یعنی نەخەوتووە نە ئەیتوانی بۆ نمونە پاڵکەوێ بۆی جەسەی نەیبەستێ لە ساردی سەرمایە. ئەو قسانەی کە قاچاقچیش لەگەڵ تۆیە ئەیکەن زۆربەی زۆری ناڕاست دەرەچێ کە ئەڵێ سێ شەو پێ ڕۆژ تۆ لە ناو بەرلینەوە یان لە ناو ئەڵمانیاوە تۆ تەلەفۆن بۆ کەس و کار دەکەی ئەڵێ ئەوە منم گەشتوم، هیچی وانە. ئەدباتە نوقتەیەک ئێستا خودی خۆمان نە ڕێبەرمان لەگەڵا بوو نە ئیتیفاقی بوو، هیچ ئێمە تەنها خۆمان ئەڕۆشتین لەگەڵ قاچاقچیەکە پەیوەندیمان ئەبوو، سەعاتی جارە 2 سەعات جارە نوقتەی پێگۆڕین، ئێمە سێدانە شەو سێدانە ڕۆژ بەختەی قاچاقچیمان کرد. ئەم نوقتە باکوور و باشووری گرۆدنەمان کردووە، ئەو نوقتەی کە ئێمەی تیا بووین هیچ بە هیچ شێوەیە ڕێگەی دەچوون نییە. لە ئێستا زۆر زەحمەتە ڕێگەی دەچین. بە سەراحەت لەم بێلاڕووسیا کە ئێستا ئێمەی تیاین لە مینسک پایتەختەکەی کوردێکی ئێزگار زۆری لێ، یعنی ئەتوانم بڵێم کوردستان کۆ بە 4 بەشەوە بەشێکی گەنج، من باسی بەشی گەنجەکەم بەشێکی لێرێ خەڵکێکی زۆر ڕوو لێرە ئەکات و کۆچەکە باشە کاگالان. بەڵێ ئەوەی کە ئێستا بڵین خەڵکەکە لە ناو پایتەختی بیلاڕووس ماوەتەوە یاخود لە دارستانەکانیش خەڵکێکی زۆرەیە کە گیری خواردووە لە سەرام سنووری لیتوانیا لەگەڵ پۆڵەنداش. ئەوەنەی من هەواڵم هەبێ کەس و کاتام لە بینی بێلاڕووس و پۆڵەندا لەگەڵ بینی لیتوانیا و بێلاڕووس 15,000 کەس حالی حاضر لە سنوورن. ئەوەنەی من زانیاریم هەبێ. بێ لەوانەی کە لە ناو میسکان خۆیان حاضرەکەن ڕۆژانە سبەی بێ دووس بێ ئەم ئێوارەیە بێت ئەم شەو بێت لێی با بڕوە. باش ئەی خواردن و جلوبەرگ و ئاو ئەوانە هیچ چۆنە بڵین حکوومەت هیچ حکوومەتی بیلاڕووس کە قاچاقچی کە قسەی لەگەڵا ئەکەی پێشەوەی بڕۆی لەگەڵی تەکسید بۆ دابەزێنێ هەتا نوقتەت بەرێو لێشۆ بە ناو ڕێبەرێکت بەحساب لەگەڵا بێڕەوانی ئەو دیوت کە ئەڵێ خواردنی 2 ڕۆژ زیاتر مەبە، یعنی ئەڵڵا گەر زۆر ئەیبەی 3 ڕۆژ نەفەرمان هەیە. ئێستا من خودی خۆم 6 ڕۆژ لەو جەنگەڵەیە بووم، 3 ڕۆژی بێنان و ئاو ژیاوم، یعنی هەر خۆی گەورە ئەجزیێمە خۆشت نازانی چۆن باوەڕت هەبێ کە کوردۆ خۆی شەواتە ئێمە لە چڵکاوی بینی بێلاڕووس و پۆڵەندا ئەلەو ئاومانە خواردەوە. دووساری نامەتیێبی قاچاقچی دەستت لێبەرەیە، یعنی ئەوانەی کە بۆ تۆی بازەکە هیچی پەیوەندی نامێنێ پێێتەوە لە دوای 3 ڕۆژ تۆ دەرتوی دەرنەچوی موبایلەکەی داقا تەلەفۆنیشی بۆ بکەی لێت هەڵناگرێت، جەڕەسیش بڕوا هەر لێت هەڵناگرێت، بە چەند ڕقەمی جیاوازیش بۆی بکەی لێت هەڵناگرێت. ئەزانێ کە تۆ چویتە ناوچەی تۆبەکەوە نە بێلاڕووس وەرە ئەگرێ نا ئەوە تا پۆڵەندا چویتە سنووری پۆڵەندا. من خۆدی خۆم قسەم لەگەڵا کردوون ئەڵێەوە ئەتوانن بگەڕێنەوە بە فیزە یان ئەوە تا لە بۆردینگ چێک داغڵ بن. بۆردینگ چێکی ژەر پێویستی بە فیزەی پۆڵەندا هەیە، بەجددی ڕێگا زۆر قورت بووە. ئەو ڕێگەی 6 مانگ یان ساڵێک پێش ئێستا نەماوە خەڵک بە ئاسانی دەرکێ و سنووریشان زۆر تۆن و تۆڵ کردوتەوە. تقریبا 3 مانگ پێش ئێستا 2500 سەربازی پۆڵەندی لەسەر سنوور بوون، حالی حاضر 12500 سەربازن، 10,000 زیاد کردووە لەگەڵ 600 زریپۆشە، یعنی کە ئەچیتە سەر سنوور ڕێگەڵی دیوێکی زەنگە بین، یعنی دیوێکی سنوور نابینی کە تۆ لە سنوورە تێپەڕێنی بە نایاسایی. باشە چەند پرسیارێکتر بە کوردی سەبارەت بە لێدان هەیە لە کۆچبەران لەلایەن بڵێن پۆلیسی لیتوانیا بڵێن هێزی لیتوانیا پۆڵەندا؟ ئێمە خودی خۆمان لەلایەن پۆلیسی بێلاڕووسیەوە 3 جار یعنی بە 3 مەرحەلەی جیاواز ئێمە لەیانمان خواردووە. هۆکارەکەی بۆ گەڕێتەوە تۆ 3 شەو 3 ڕۆژ کە زیاد لەوە نان و ئاوت پێنەما پەنا ئەبەیتە بەرگەڕانەوە بۆ مینسک پایتەختەکەی. تۆ داوا لە پۆلیس دەکەی بگەڕێنێتەوە ئەڵێ بۆ پۆڵەند، ئەڵێ بڕۆ بۆ پۆڵەند، ئەچیتە پۆڵەند ئەڵێ بڕۆرەوە بێلاڕووس. تۆزێ قسەیان لەگەڵا ئەەکەیت بە بەتوانە و بەشتەق و بە بۆکز و ئیتر ئەوەی کە خوا پێی ناخۆش بێ لەگەڵ تایکە پارەیان لێسەنیوین. ئەو ئەشیانەی کە خواردنمان پێبوو یەکەم ڕۆژ نیوەیمان لێسەندرانی
15 نەفەر بووین ئێمە هەر 15 خواردنەکەی لێستەندرا هەنێکیان جلوبەر بیتر من خۆم خودی خۆم دەستپێشێکی جوانم لەدەستا بوو ئەوەی لێستەنین پاوەڕبانکەکەی لێستەنین شتەحنی لێستەنین هەتا قەریب و مۆبایلەکەشم بەرێ بەس دیتر کام لێتر بماتەوە یایمەوە بەڵێ بەڵێ دزانت ئەکاتەوە چەند پارە پێبێ یعنی بە دڵی خۆی هەڵێگرێتر خۆ هەڵەگرێن بەڵێ وەکو دوا پرسیاریش سەبارەت بە پارێکی زۆر لە بڵێن لە هەر هاوڵاتیەکی کورد کە لێرەوە تا دەگاتە ئەوێ چەند لێوەرەگری قاچاقچی واڵخەڵەتانی زۆری شەیە لە تۆ مەبەستت ئەوەیە لە قاچاقچی چەند لێوەرەگرێ بۆ پەڕینەوە بۆ ئەڵمانیا بەڵێ والله قاچاقچی حسب قاچاقچی کەوتووە لە 6 وەرەقەوە دەست پێ ئەکا هەتا 8 وەرەقەی تر خودی قاچاقچەکەی ئاتۆ بە چەند لەگەڵی ڕێگەی بەس حالی حاضر ئێستا ساعت 75 بە حکمیەوەی جەو زۆر دەستاردی کردووە پێمان پێش ئێستا بە 55 وەرەقەش دەرەچوویت بەڵێ حالی حاضر باشەگە پامێکت مامێکا کە ئاری ئەوە کاری چیش بوو کە ویستت وێنە دەرنەچێ لای ئێمە سوپاس دەکەم کە پامێکیشت ماوێ سوپاس دەکەم والله تەناوە لە هەموو کەس لە جانی خۆی دەرسێ قاچاقچیە پێگەی بۆ نمونە ڕێبەری هەیە کەسوکاری بۆ نمونە لێرە هەیە ئەمانەی کە لێرەن هیچ یەک نەفەر و دوو نین هەمووی گروپن یعنی لە 6 کەس 7 کەس زیاترن ئەگەر زیاتریش نەبن تەنها بۆ ئەوە بوو خۆم پیشانە تەنها لەبەرەوەی ژیانی خۆم خۆشەوەی منیش هەر وەک کۆچبەرێکی دیکە ئەمە بە نایاسایی مەجبورم ئەم وڵاتە بجێبێڵم و لە سنووری باڵندا بڕۆمە ئەڵمانیا و بڕۆمە ئەولاتر وەکارەکەی بۆ گەڕێتەوە تۆ حکومەتێکی باشتر نییە ئیدارەیەکت نییە حکمی کوردستان کە وەزعی کوردستان خۆتان لە وەزعەکان چۆن ئەگوزارێ و چۆن ناگوزارێ ئەوە خۆتان شایەتن و خۆتان باشتر دەزانن هیچ ئیدارەیەک بۆ گەنج نییە هیچ هەلی کار بۆ گەنج نییە یعنی لەگەر ڕێزم حکومەت گەنجی وەلاناوە تابیمانێ نەونۆی هێناوە ناوی نەهاتۆتەوە ناویشی بێتەوە ئەبێ بە پارە خوێن لە پاچی بەڵێ سوپاس دەکەم کاگالان سوپاس کاگالان کێکێک لە کۆچبەران لە بیلاڕوسیاوە لەگەڵمان بووی کاتمان گرتی سوپاس دەکەین بە هیوای سەلامەتی بۆ بەڕێز و سەرجەم کۆچبەران زۆر سوپاس کاک سیروان لە بەڕێزت دەست پێکەوە بەخێر بێن هەر وڵاتان سەبارەت بۆی کە بۆچی ئێستا خەڵک ڕێگەی بیلاڕوس دەگرێتە بەر و بۆچی تەنها ئەو ڤیزە بڵێن بە هاوڵاتیان هەرێم و عێراق و ئەوانە دەدا کێشەکە چیە کە ئێستا لێوە شەپۆلی کۆچبەران دەستی پێ کردو سڵاوتان لێبێت زۆر جار باسمان کرد و کۆچکردن چۆنە و بۆ لێرە خەڵگەڕات و ڕەنگە ئەو پرسیارە بووە بە شتێکی ئاسایی لە لای خەڵک جارە من پێم خۆشە کە ئەگەر لەم کەیسەیە هەرچ بەشدارێکمە بێ ئەوە ئەرکی سەرشانم بووە لە چارەسەری یا لە فریاکردنی هەر کەسێکە واجبی من ئەوەیە بەڵام من چەند مانگێک لەمە پێشەگەر جەنابەت بیربێتەوە زۆر لەگەڵمان نابووی کە سواڵم کرد بۆ 2 مناڵی کوڕی پێشمەرگەیەک لەوێ لە کۆنگرێکی ڕۆژنامانیا وتم ئێستا هیچ دنیا ئارام بەڵام بۆتان دەرەکەوێ ماوەیەکی کە ئەگەر حکومەت باری لاری خۆی ڕاست نەکاتەوە نیوەی گەنجەکانمان ئەڕۆن و تیا ئەچن و سەر و ماڵمان ئەڕات ئەوە تا بوو مانگێک زیاترە من هاوارەکەم لەوە کاتەوەی کە کۆچبەرەکانمان چوونە سووریا لە لیبیان هێشتا هاوارمە کرد نەبوو بە ڕایگشتی بەڵام ئەمڕۆ دوای ئەو هەموو هەوڵە جارێ ئەو شتە بوو بە ڕایگشتی ئەوەیە کە لە هاوڵاتی ئاسایەوە تا سەرۆکوەزیران قسەی لەسەر بکە ببێ بە شتێک کە نەک لە مقۆمقۆ بدەچێ بە دوای چارەسەر بگەڕین ئەمەم پێخۆشەکە بوو بە ڕایگشتی پێم خۆشە ئیشەڵا چارەسەر بێت بێگومانینە سەر ئەوە بێلاڕوسیا طبعا ڕێگای نایاسایی لە کۆلۆمبیا هەیە لە ئوسترالیا هەیە لە بینی کەنەدا ئەمریکا هەیە ناگیرێت لە بینی یۆناان و تورکیا هەیە لە بینی بولغاریا و ئەمانە هەیە مەکەدۆنیا ئەمانە هەیە ئەم ڕێگایان ناگیرێت بە هیچ شێوازێک چونکە ڕێگایەکدا ئەخان خەڵکانێک گەێنانیان لەسەرەوە حکومەتانێک گەێنانیان لەسەرەوە بۆچی ئێستا بێلاڕوسیا دەوڵەتێکە طبعا ئەوەی کە زانیاری سیاسی تۆزێک هەبێت لە لای بۆ رووسیا و دۆڵی باڵکان و ئەو دەوڵەتە ئیشتراکیێنە بیرێتەوە کە جیهازێکی مخابراتی و پیان و KGB لە رووسیا نەماوە کەچی لێ ماوە استخبارات و مخابراتەکانیان هەر بە هەمان شێوی کۆمۆنیست و شێوەتی کۆن ئیشەکە بە دووربین دوای خەڵگەکەون ئەمە یەک حکومەتێکی لە 2000 چەندەوە حکومەتێکی دیکتاتۆر
یعنی ئەو کێشەی لەو کاتەوە سەریاڵدا ئێستا کە سنووری کراوەتەوە کە هەڵبژاردننی ساڵی ڕابردوو 2020 بەڕێوە چوو سەرۆکی دیکتاتۆرەیە ئەو وەکو کارتێکی فشار بڵێن سنووری وڵاتەکەی بەڕووی وڵاتانێکی ئەوروپا کردەوە کارتێکە بەڵام ئەمە ناگاتە ئەوەی کە حکوومەتێک قاچاقچێتی بکە ئەمە تورکیا کردی مەرجی هەبوو ئەمانیش طبعا ئەو تیاری کە هێنایانە خوارە و دوو ڕۆژنامەوانی ئۆپۆزیسیۆنی تیابوو لەگەڵ یەکێتی ئەوروپا سەرکێشی ئەکا ئەمانە ئێستا مامۆستا کوردۆ لەوێ بووە یعنی بە تیمەکەمان لێ بووە جارێ ئەمەی رووسیا راپۆرتەکان زۆرە با کاتی بەرنامەکەی جەناب بۆ نەکوژین کە رووسیا بێلاڕووسیا یەکێکە لە سەرکێشی ترین ناوچە لەو ناوچەیە کە نوێنەری رووسایە هەرڕێی بە کوردی ڕێیسەکەی نوێنەری پۆتینە لەو ناوچەیە ئینتەرتەوان سنوورەکەی پۆڵندایە لاتیڤایە وڵاتەکانی ترە ئەمە کێشەی ئێمە نییە کێشەی ئێمە هەندێک قاچاقچی هەن وڵاتەکان یا خەڵکەکان هەڵە فریوێنن بەو ڕێگەیە بەو لۆکەشنە ئایان بن نابێ میلەت دوایان کەوێ چی هەیە ئەوەی کە ئێستا هەیە ئەم زنجیرەی ئاسنی کە لە دوامانەوە نەبووە چەند هەفتەیەکە کوردۆ زیاتر ئەبێ ڕوونکردنەوەی باتێ لێ بووە کە ئێمە زانیمان ئەم شتە ڕوئەیە بۆردێکمان دروست کردووە یەکێک لەوانەی کە ئامادەی لەگەڵ مامۆستا کوردوویە چەند سیاست بەدارێکین هاوڕێکی ترمانە پەرلەمانتارە کاکمەم بۆردێکمان دروست کردمان بزانین بگەڕین بە دوای حەقیقەتا چییە ئەوە تا ئێمە پەرلەمانتار بە دوواداچونمان بۆ کردووە کە کوردۆ ڕەنگە خۆی باسی چیرۆکە بکات زۆر باقوتر و جوانتر ئیگەێنێت ئێمە پێمان وابوو کە حکوومەت ناتوانێت وەکو پێویست دڵی گەنجەکانمان ڕازیکە نەگەردا مەزراندن و نیشتەجێبوون دڵیان ڕازیکەوە تا گەنجێکە تاوانە لە ناوی کاگالان بابان وەک برام نییە بۆ خۆتان پێویستیا بێ کردووە ئەو گەنجە ناوێرە تەنها لە دەروی وڵاتیش بە ئازادی دەموچاوی دەرکە خۆشتی غەڵەتی نەوتوە لە وڵاتت عادامان لێکن لە وڵاتی خۆمان نەمتوانیەوە پێگەی گەنجێتی خۆم بسەلمێنم ئێستا بێلاڕووسیا بۆ نمونە ئەگەر بڵێن دائەخرێوا دائەخریان هەفتەی داهاتوانی داهاتوو بەڵام خۆ ئەمە ئیشی خەڵکانی ترە هەم دەوڵەتانی تر ڕێگای تریان بۆکەن و بۆی دیسانەوە ئەم وڵاتە چۆڵ بێ وڵاتەکانی تر پڕ بن لە کێشە و خەڵکیش دراما ئەو درامایانەی کە لە دوای ئەمە باسیەکەین هەڵبەتە لە کاتیشکا باسیکەین ئەو درامایانەی کە من لەم تەلەفۆنەما هەموو کە کوردۆ تۆماری کردەوەیکی چکە هەیەی بە لۆکیشن بۆ برادریان نادۆ ڕسم هەیە بڵاوبەتەوە هیچی کەم نیە لە شەڕی داعش هیچی سپاس دەکەم دەگرم وڵاتکە کردو جەنابشت بەخێربی جەناب دو کۆڕۆژنامە نووسێک لە چەند ڕۆژی ڕابردوو لە بیلاڕووسیا بووی ئەو بەنازی فیلمێکی دی کۆمنتاریشن یعنی چیتان بینی لەوێ دۆخی کۆچبەران چۆن بوو بە تایبەتی مەوسم کۆچبەرانی هەرێمی کوردستان بەڵێ کاک حەکیم دیارە کە هەر هاوڵاتیەک کە من لە سەفەرێک بووم دیارە بۆی ئەوەی کە ڕوونکەمەوە کە من چوومەوە لە لوبنا بووم دواتر چوومە دوبەی بەڵام لەگەڵ کاک سیروان و کاک مەمبورانخان ئەوەکو ئەندام پەلان بۆردێکمان دروست کرد بۆی کارێک بکەین چۆن بچێن ناو واقعەتی ئەو ڕووداوانی کە هەیە ئەو لێشاوەی کە هەیە گەنجان ڕویان تێکردووە و ئەو جەوە ئەو بەهاری کە قاچاقچی و ئەو خەڵکانە بۆ گەنجیان دروست کردووە کە بچنە ئەوێ لە بامەر بڕێک پارە دیار هەر گەنجێکە ئێوەی لە هەرێمی کوردستان و سەفەرکە بۆ بیلاڕووسیا لە حدودی $2400 بۆ $4000 ئەبێ بە ڤیزەکە و بۆ پاکێجی کە بووی ئامادەکراوە پارەکەی خۆمان واتە بە زمانە بازارەکەی 24 تا 40 وەرەقە 34 وەرق تا 40 وەرەقە بەڵێ 24 تا 40 وەرەقە ئەمە بەم قۆناغا کەیتە بیلاڕووسیا کە گەشە بیلاڕووسیا لەوێ قۆناغێکی تر هەیە بیلاڕووسیا بۆ ئەڵمانیا باش لەوێ لە 65 وەرەقە 60 وەرەقە دەست پێکە هەتا گاتە 80 وەرەقە بۆ هەر گەنجێک کە ئێوە بڕۆ بەڵێ دیارەکە لەناو مەتاڕی بیلاڕووسیا کە داخڵەبی لە مینسک مۆبایلەکەت لێ وەرەگیرێ لاەن پۆلیسەوە هەمووی کۆکرێتەوە سەیری وێنە و ڤیدۆی ناو مۆبایلەکە دەکە و پاشان کۆدێک داخڵەکە لەو مۆبایلی کە لێت وەرەگرێ لە ڕێگەی ئەم مۆبایلەوە GPS لە مۆبایلەکەی توایە لای ئەو ئەزانەی هەر دەقێک بێ تۆ لەکوێی بۆیە بۆ کاتێکی فشار هەر کاتێک بیوێ کە جێگای تو ئاشکاکە و کۆدەکەی لایە و لاەن دەزێ زانیاری ئەو وڵاتەوە ئاشکای تۆ لەکوێی دیاو کە من چوومەوە ماوەی 3 ڕۆژ لە پایتەختی وڵاتە مامەوە لە مینسک دوجار بڕیارمدا وەکو ڕۆژنامەنووسێک بە شێوەیەکی مەیدانی کۆچکم لەگەڵ 15 کۆچبەر چوومە
لە ناو میسکە ئەتەوە کۆچکەی سێ دەرگای هەیە گرۆدنای هەیە برێسی هەیە لەگەڵ بۆخ ئەم سێ دەرگا کە بۆ لیتوانیا بۆ پۆڵندا بۆ لاتیڤیا ئەتوانین لەم دەرگانەوە تۆ بتوانی ئەو تەلێ ببڕیت و کۆچی بۆ بکەیت دیار بوو کە ئێمە وا ڕێکەوتین لەگەڵ قاچاقچیەک گۆڕۆژنامەنووسێک من لەگەڵ قاچاقچیەوەم نەکرد بەڵام وەکو نەفەرێک وەکو هەر کۆچبەرێکی تر ئێمە ئیتفاقیەکمان کرد کە بۆ مەرجەی ئێمە لە ماوەی 1 ساعت بۆ 4 ساعت ڕێگا ببڕین دوجار بگەینە حدودی پۆڵندا و لێو بۆ ئەڵمانیا دیار بوو کە ئێمە چوونەوێ لە سەرەتای داخەڵبوومان ئێمە ڕوبەڕووی لێدان و ئازار و ئەشکەنجێکی یەکجار سەر بووینەوە کێ لەیدان بڵێن پۆلیسی بیلاڕوسی لەبەر ئێمە کە هیچێکمان لەگەڵا بوو بەناوی کە ڕێبەرە تەلەکەی کردان ئەو تەلە ئەلەرمە ئەو ئەلەرمە کاتێک کە دەستی ئینسانی بەرەکەوێ جەڕەسی لێدە لە هەموو ئەو محەتانی کە هێزی کۆماندۆ لەو ناوچانە هەیەە و ئاگدارەکەن کە لەو ناوچەیە خەڵک ئەوێت تێپەڕێ دیار بوو کە ئێمە تێپەڕمان لە ڕێگای سەک وەزایدەن تۆپی ڕووناکەرەوە کە ئەو تەڵقەتەنۆنایی تەقێنن لەو جێگانی کە کۆچبەری لێە ئەو دارسانە ڕووناکاتەوە هەر خەڵکێک لێوا بێ ئەبینرێت لە ڕێگەی دووربینەوە دیار بوو کە ئێمە ڕۆشتین ئێمە ڕامان کرد دوای 2 ساعت لە ڕێگای پۆلیس و سەگی بیلاڕوسیەوە گیراین کە گیران ئێمە ڕوبەڕووی ئازار و ئەشکەنجێک لە هەمەوانە هەم ئەو نەفرانەی و هاوڕانە کە لەگەڵمانە بوون ئێمە ڕوبەڕووی لێدان بووینەوە چ بە شەق چ بە بۆ کەساویشن چ بە وەرگرتنی ئەو پێداویستیانی کە پێمان بوو یعنی من خودی خۆمێکێک لەوانە کە بڕێکی زۆر پارەم لێوەرگیا کە نامێ ئاماژەی پێ بکەم پارەکانیان برد ساعاتێکی دەستیان لێ کردەوە ئیهانەیەکیان کرد یعنی من 3 جار لەو ڕۆژای لێدانم خوارد لەبەرەوەی ئێمە تەلەکەمان بڕی بوو دوای کە لەوێ دەرچوین خلانە شوێنێکەوە پێڵێن ناوچەی محەڕەم نە پۆلیسی بیلاڕوسی هێتەوێ ناوچەی هاوبەش بەڵ ناوچەیەکی هاوبەشە بەڵام هیچیان بۆیان نییە بێن ئەو جێگە لە بینی کوێ بەڵام لە بینی پۆڵندا و بیلاڕوسیان پێڵەن ناوچەی تۆپتۆپیان ئەو ناوچەیە کە کۆچبەر چووە ئێوە گەڕانەوەی زەحمەتە هەم بۆ پۆڵندا ناتوانن بڕۆ هەم بۆ بیلاڕوسیان ناتوانن بگەڕێتەوە بۆ ئێمە کە چوین ئەوێ ماوەی 7 ڕۆژ لەوێ ماینەوە کە لێ ماینەوەی خواردنەکانیان لێ وەرگرتە بووین ئەو تاقانی کە پێما بوو لیان وەرگرتە بووین هەر کۆچبەرەکە چێتەوەی حدودی 40 کیلۆ بۆ 60 کیلۆ بێ خواردن و ئاو ئەم پێداویستیان لەگەڵ خۆیان بەرێ جگەلەوەی کیسە خەوت پێبێ ئەبێ مەتەڕیت پێبێ ئەبێ جانتایەکی باشی پێبێ ئەوێ قەمسەڵ و جلوبەرجێکی باشی پێبێ چکە لەوانە شەوانە لەوێ چێ لە ناقز و پلە بۆیە هەر کۆچبەرەکە ئەو واقعە نابینێ پێی خۆشە بڕاکە بەڵام کە ئەچیدە ناو واقعەکەەوە ئەوە نییە کە قاچاقچی باسی کردووە ئەوە نییە کە ئەو خەڵکانە جا بەداخەوە یعنی جگەلەوەی کە قاچاقچێکی یەکجار زۆر لەوێ لە ئەوروپای و خاوەنی ڕگەزانەی ئەوروپی هاتووە لەوێ کارەکە خەڵکێکی یەکجار زۆر لە تووشیا ڕۆشتەوێ بۆی پارە پیاکەن یعنی من لەو کاتانی کە لێو بووم کە قسم لەگەڵ خەڵکە بوو کە ڕگەزانەی بەریتانیا بۆ لە 7 دەفتەر دۆلارم لێو پیا کردووە قاچاقچی بوو بەڵێ 7 دەفتەر دۆلار لە ماوەی چەند لە ماوەی ئەو 8 مانگ بۆ 9 مانگی کە لێو کاری کردووە یعنی وازی لە هەموو شتێک هاتووە بۆ کارکردن جا لێو بەڕاستیەکەی بازرگانیکردنی بە خەڵکەوە چۆن یانی یعنی چۆن یعنی هەڵخەڵکردنی گەنج بردننی بەناوی 1 ساعت بۆ 4 ساعت تۆ لە ئەڵمانەوە تەلەفۆنەکەی تۆ لە پۆڵنداوە تەلەفۆنەکەی بەڵام دوجار لە جەنگەڵە بەجێیامێنێ یعنی من ئەو ماوەی کەمامەوە 7 ڕۆژ لەگەڵ ئەو 15 نەفەرە دوجار ئێمە خێزانێکمان لەگەڵا بوو مناڵێکی وردیان لەگەڵا بوو ئەوە لایەن پۆلیسەوە گەڕێنرا بۆ شاری مینسک بەڵام ئەوەی تر کە مایە 12 گەنجەکەی ئێمە مودەی 7 ڕۆژ لێوە بووین من تا شەشەم بێدەنگیم لێ کرد بەڵام لە ڕۆژی حوتەمە ناچار بووم کە ئیتر بەرو ئەو خەڵکان بەرو مردن ئەچوین لەبەری نانمان پێ نەبوو و ئاوی زێرا بمانە خوارد لە بینی حدودی پۆڵندا و بیلاڕوسیا دیابلێ من پەیوەندیم بە جنابی کاک مەمورانقانی ئەوە کرد هەم کاک سیروان بابان وتم دۆخەتەوە لەوە دەرچوو یعنی بتوانین تەحامولکەین بۆی پێویستان بە هاوکاریە ئێوە چۆن بتوان هاوکاریمانکەن بۆ ئێمە بگەڕێنەوە لانی کەم بۆ وڵاتی بیلاڕوسیا چوە دەرباز نابوون بچین بۆ پۆڵندا و نەیشان ناتوانین بگەڕێنەوە یعنی ئێمە لە دوای سێمی ڕۆژ کاگالان ئاماژەی پێکرد هەوڵماندا بگەڕین نەماتوانین بگەڕێنەوە پۆلیس زاوی پارەی کرد بۆی هەر نەفرێک کە بگەڕێتەوە بۆ وڵات بیلاڕوسیا ئەبێ پارە بی چۆ دوو حەلەقاتە بەدەست ئەڵێ گۆتۆ پۆڵند گۆتۆ مینسک کە ئەڵێ مینسک لێتەیە ڕۆبەڕووی لێدانەبیتەوە هەم بە ئەشکەنجدان هەم بە لە ڕێگەی سەگەوە ئەوەت پێکە کە تۆ بڕێ بۆ پۆڵندا بەڵام کە ئەچی بۆ پۆڵندا ناڵە داخڵ و پۆڵندا تەلبەنی هەیە ئەو تەلبەنی پۆڵندا کە دوێتی 4 جۆر سینە یعنی هیچ پەنابەرێک هیچ کۆژبەرێک ناتوانێت بە ئاسانی بیبڕێ ئیلا مەگەوەی باڵ بگریت و بتوانین بفڕی ئەی وتیان کارەبای لەسەر تەلبەندەکەشتیوە هەبوو ئەوە حدودی بیلاڕوسیاکە ئەچی
باشە بەس کارەبای گرتنی کارەبایەکە جۆرێک لە ئەرێمە ئەو باشە بەڕز بۆ کارێکی ڕۆژنامەنووسی چووی بەس کە گەڕای تۆ ئین سەدەی پارەش بدەیت کە گەڕای تۆ بیلاروسیا بەڵێ ئێمە بۆ کە گەڕاین و بۆ هەر نەفرێکمان $100ماندا بە پۆلیس هەتا هێنامانە بۆ حدودی بیلاروسیا لەوێش بۆ هەر نەفرێک 150 یورۆمانە بە تەکسی گەڕاینەوە بۆ شاری میسک دوای لەوێش دەبێت دووبارە پارە بدەیتەوە بۆ کوردستان بەڵە بە تاکید من کە خۆم کە تکتەکەم بڕی دیار و پێشم حجێسم کردبوو چون پلانی گەڕانەوەکەم بوو بە $620 منینەکەم کرد $92 لێ وەرەگرن بۆ ماوەی کە ویزەکرد بەسەر چێلنا و فڕۆکخانی میسک و $50 بۆ فەحسی کۆرۆناکە چیرۆکی جەنگاوەرێکمان نردووە بۆ شوێنێک تحقیقێکی کامل و مەزبوطی شتەکانی کردوانیمە ڕۆژنامەنووسیەنەوە بەتەنیا جەنگاوەرێکی جەنگمان نردووە بەرەو ڕووی مردن بوو دەگەڕێم وڵات سیزیاترمان دەی بەس کاکرێبازشمان لەگەڵت لە ڕێباز ڕەشید شارەزای کۆچبەران لە لیتوانیا کاکرێباز سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا جگەر لە بیلاروسیا ژمارەی کۆچبەری کورد لە لیتوانیا بوونیان هەیە ژمارەیان چەندە دۆخیان چۆنە ئێستا سڵاو لە بەڕێستان سوپاس بۆ میوانەکانیشت ڕێزمای بۆیان وڵاتی لیتوانیا تا پێش و مەزمێش تا 5 زۆر لە ئەوروپایانە کەسێک تا ئەسمە وڵاتی لیتوانیا دارانەکەدایە وڵات ئەوروپای ئەمە کوێیە بەڵام لە ئەم 5 ڕووداوێکی وڵاتی ساڵی پار هەڵبژار بێلاروسیا کاگرێباز دەگرێم وڵات دەنگت باش ناگاتە ئێمە ساوکاران چاکیەکەن دەگرێم وڵات کەک سیروان گرێم وڵای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی پەرلەمان خۆتان بۆ سەردانێکی وڵاتانە ناکەن یاخود دانیشتێکی پەرلەمان یاخود کۆبوونەوەیکی حکوومەت لەسەر دۆخی و کۆچبەرەوە گیان لە دەستدانیشە بۆ باز دەکرێمەوەی ئەو بڵین دەمانگی ڕابردووە 24 کۆچبەرگیان لەزدا ئاماریشێت چەند خەڵکیش کۆچی کردووە بڵێ سەرەتا بە ئەوەنە نەکەوینە سەر ویدۆلاکی پەرلەمان چکە وەزاکە خۆی زۆر تاوە نییە باشە من لە پێش کۆرۆنا هەزاران پەنابەری کورد لە سجنەکانی یۆنان بوون ئەمە بەک فلاش باک پاسێکم بۆی تر کە خەڵک بمە بەخشێلەوەی کە لیژنە چیە و پەرلەمانتاران چۆنەکەنوانە لەو باسی ساڵ چەند ساڵ لەمە پێشەکەم بە کتابی فەرمی بە سەرۆکاتی پەرلەمانم وتم هەزاران تۆ بڵێ سەدان 500 تا 1000 پەنابەرمانەیە لە سجنان لە یۆنان هیچ تاوانیان نیە بەس تاوانیانەوەی سنووریان بڕیوە و لە سجنان هەمانە لە ژێر 18 ساڵەوە خەڵکی تر ئەفغانی و جەزایر وشتیوە دەست درێژیەکەنە سەر هیچ نەبێ بەڵێ ئەمە باسی ئەوەکەم ئەم ڕۆژ بەردەوامە تۆ شتەکە ناگۆڕێت وتم پێشنیازم کوتم لیژنەی پەرلەمانی چییە جارە ئیشی پەرلەمانتاری یاسادانان چاودێری پەیوەندی دیپلۆماسی اینجا گەڕان بە دوای چارەسەر تحقیقی لەو شتانە بکە من پێشنیازم کوتم لیژنەیەک پێک بێنن لە لیژنەی پەیوەندەکان پەیوەندەکان نای پەیوەندەکانی هەرێمی کوردستانوانێ بەڵامیان ناموتیان بەداخەوە ئێمە لە ئێستا شان دۆستاوە پارە نییە و ببیانوانە منیش لە سەر ئەرکی خۆم لە کاتی پشووی پەرلەمانە نامەیەکم بۆ نووسین بەس بۆی بزانم من پشووە و لەسەر حسابی خۆم چوون بۆ یۆنان چوومە تورکیا لە تورکیا چوومە سنووری تورکیا چەند سجن هەبوو ناویانم نووسی محامین بۆ چوومە یۆنان کەمپەکەم بۆ سجن بە سجن ئەمانە ئەمە لەسەر لە پشووی پەرلەمان لەسەر حسابی خۆم و لەسەر پەیوەندەکانی خۆم و چوون بۆ جنێف و لێش نامەیەکی فەرمی ما بە بەرپرسی یەکەمی جنێف کۆمەڵگەی نێودەوڵەتی مافی مرۆڤ و چوومە ئەڵمانیا و بەگەڕانەوە ئەوە پەرلەمانی تەداخلی نەکردوتیان بۆ خۆت کردوتەوە بەزی سەبوو تەداخل ناکە یەمەوە سەر ئەمە دیسانەوە نامەی کترم نرد هەم لە ڕێ لیژنە بەڕێزەکەوە هەم بە خۆشم هەم باسیشم کرد هەم لەگە سەرۆکاتیشا باسم کرد هەمان بیانوە بڵێن پارە نییە ئەم شتانەی کە باسم کرد هەڵبژاردن هات تشتی تر لاوەکی بەزوا بڕیان کۆبنەوەی کتابەتیش بکرێ و بۆ نەکرا داوامان کرد هەتا من بیرمە من بۆ خۆم 2-3 جار پەیپەرم تەقدیم کردووە چارەسەر چییە پێشۆی ئەمە بقومێ من باسم کەوتم کاتی سوالکردنەکەم بۆ دوو کوڕی پێشمەرگە باسم کردووە لە کۆنگری ڕژناوانەی خۆوانیش هەم لە فەیسبووکەمان هاوڕێ من هەم لە میدیا ئەیبینن هەم خۆشیان لە پەرلەمان ئەزانن من 3 جار پەیپەرم تەقدیم کردووە کۆچ چییە منوەکو خۆم کۆچبەرێک و پەنابەرێک و دوایی هاتوومەتە ئەمانە و چارەسەرەکەی بەلایانی کەمەوە چییە نەیەخستە بەرنامەی کارەوە دوایی ئێمە
من بۆ خۆم داوام کردووە هاوڕێیان داوایان کردووە لە لوژنە داوامان کردووە کاکە با باسی ئەمە بکەین هەر ڕۆژەی بە بیانوێک ڕاست گویانە وا بزانم ڕۆژێک خستیانە بەرنامەی کارەوە لە پەرلەمان بوو بە زمانەی کە ئەبێت و مەشغوڵ کراوین بە کورتی بۆ ئیتر سەری کەش نێشێ حکومەت خۆکۆبنەوەی لەسەر ناکە حکومەت ڕەنگە پەیوەندیداتر بێ فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەمان هەبێ یاویشی تێ فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەش سوچێک بۆ نیازی گڵاوم هەیە ئەوە کا کوردو بە دوای باسیکە حکومت چۆن تەسەڕوفەکالەوە حکومەتی چی حکومەتیارێ بڵێم ئەم حکومەتیاری بخۆمان ئەمە بەڵێ ئەمە زای ئیشی چییە؟ ئیشی بە چییە؟ پەنابەر لێ گەرنەجات و ڤیددیۆک بۆ بنێرە سپاسی کاک فلانێک هێنج وەڕایی بەڕێ ئەوەی پێویستە ئەوە تا نمونەکەیت ئستا بۆت بازەکە ئێمە پەنابەرمان لە سووریا ناوەتەوە سکرتێری بەرپرسی گەورەی وڵاتە دەتی نێڵین داخلی سنووری ئەو 100 سنووری بڕیوەکە چێڵە تا ڤیددیۆکە لە ناو کۆستەرەکانە نێری سپاسی بەڕێزەی قارەمانی چی بکەیتر یعنی ئێستا لە دەستیەوە هەڵدێن دوایش کە بۆ گەڕانە دەبێت سوپاسیان بکەی کە ڕزگاریان کردی و گەڕانیە وڵاتی خۆیان ئەوەیە دەگەڕێم وڵات دواتر سوپاس دەکەم کاک ڕێباز سوپاسی بەشداری بەڕێز دانەکەین بە ئومێدەوەی کەم جارە دەنگەکەت باش بێ سەبارەت بە لیتوانیا کە بەڕێز لە لیتوانیای کۆچبەرێکی زۆری کورت هەیە لە کەمپەکان دۆخیان چۆنە ژمارەیان چەندە بەڵێ نازانم ئێستا دەنگم باش شەگاتە لاتان دەنگی من نەبیستی کاک ڕێباز دەنگی من باشێتە لاتان فەرموو گیان فەرموو زۆر باش بە نسبەت وڵاتی لیتوانیاوانێ پێش ساڵی 2021 هەموو کەسێک شارەزایی باشی نەبوو لەسەر وڵاتی لیتوانیا بەڵام لەبەری پارسا هەڵبژاردننی سەرۆکایەتی هەبوو لە وڵاتی بێلاروسیا لوکاشینکۆ سیستەمی لوکاشینکۆ کە سیستەمێکی دیکتاتۆرە ئەو کەسێک کە لە منافسی ئەو خۆی هەڵبژاردە بوو دژەکەی ئافرەتێک بوو کە زۆربەی زۆری دەنگدەرانی بێلاروس دەنگیان بەودا بەڵام لە بەروی سیستەمێکی دیکتاتۆرە هیچ دەنگی ژیان جیا نەکردەوانێ فەرزی ئەسواد نەکرا بە زۆرینەی دەنگ بەبێ بەشداری هیچ ڕێکخراوێکی نێونەتەوەی بڕیاریاندا کە لوکاشینکۆ هەڵبژاردنەکەی بردوێتەوە و دەنگی یەکەمی هێناوە بەڵام دواتر لە بەرەوە لایەنێکی ئەوروپا و بەتایبەت وڵاتی لیتوانیا ئەمە ڕەتکرای ئەم دەنگدانە و وڵاتی لیتوانیا هاوسنوورە لەگەڵ وڵاتی بێلاروسیا و باوەشی بۆ هەموو ئەو پەنابەر سیاسیانە کردەوە و بەتایبەت ئەو خانمەی کە بەرپرس بوو بۆ بەربژێر بوو بۆ سەرۆکایەتی کۆمار و ئێستا لە لیتوانیا داڵدەدراوە مافی سیاسی پێدراوە بۆیە وڵاتی بێلاروسیا هەستا بە دژایەتیکردنی وڵاتی لیتوانیا بەتایبەت و هەموو یەکێتی ئەوروپا بەگشتی لە بەروی دژی وەستانەوە لە بەردەوام خەریکی ئێمە بوو تا مانگی 4 ڕۆژنامەنووسێکی بێلاروسی کە لە وڵاتی لیتوانیا دەژیا لە سەفەر بوو لە گەشتێک بۆ لە وڵاتی یۆناان بە تیارە گەڕاوەوە بۆ وڵاتی لیتوانیا ئەو فڕۆکەی دیارە بەسەر ئاسمانی وڵاتی بێلاروسیا هاتبوو بە هێزی سەربازی فڕۆکەی نیشانەوە لە وڵاتی لە بێلاروس و دای بەزان خۆی و هاوژینەکەی هەردووشانی بەیەکەوە دەست بەسەر کرد بۆیە وڵاتی لیتوانیا هەستان بە سزادانی فڕۆکەوانی وڵاتی بێلاروسیا و یەکێتی ئەوروپا هاتە سەرخەت بۆمە ئەمیش لە وەکو بەرپرسدانەوەی ئەم بڕیارەیە یەکێتی ئەوروپا و لیتوانیا بەتایبەت سنوورەکانی واڵا کرد هیچ کەسێک ناگرێت لە هیچ کەسێک ناپرسێت ئەگەر بێ بچێتە وڵاتی لیتوانیاوە چونکە ئەگەر پێشتر هەر کەسێک لە سنوورەکانە بگیرایە بەناسایی بۆ ماوەی 2 ساڵ زیندانێکرا لە وڵاتی بێلاروسیا لە دوای ئەم لێشاوە کە لە مانگی 5 دەستی پێکرد و فیزەی کرد بە بەلاش بۆ هاوڵاتیانی عێراقی و چەند کۆمپانیایەکی گەشتیاری بەتایبەت لە شاری بەغدا و لە شارەکانی کوردستانیش بەردەوام خەریکیەوە بوون و لە ڕێگەی چەند قاچاقچیەکەوە کە هەستان ئەم هەلەیان قۆستەوە تەنیا لە مانگی 5 بۆ 6 تا ئەخیری حوت تا 38 4290 پەنابەر داخلی وڵاتی لیتوانیا بووە کە داخوازی مافی پەنابەرێتیان پێشکەش کردووە لەم 4290 2832 پەنابەری عێراقین بە کورد و عەرەبۆ کە زۆرینەی کورد لە نزیکەی 170 بۆ کوردن و بەداخەوە ئەو کوردەکان زۆرینەی زۆری کە ئەوەی کە من لە کەمپەکان تەرجمەیان بۆ کەم لێرە ئەوەی کە من ئاگادارم یان خەڵکی زاخۆ و دوهۆکن بەتایبەت زاخۆ زۆرینەی و ئەوەشی کە خەڵکی منتەقەی سۆرانی بێت زۆرترینیان خەڵکی ناوچەی پشدەرن کە بەداخەوە ئەمە نازانم ینی بەتایبەت ئەمە ئەرکی حکوومەتە کە لەمە پرسێتەوە بۆ گەنجی ئەم وڵات دیارە زاخۆ لەوە چێک کەس نەتوانێت پرسیاریان لێ بکات پرسێتەوانێ بەڵام ناوچەی پشدەر
تا ڕادەیەک لەوە چێ باشتر بێ خەڵک دەتوانێت لێ پرسیینەوە کە بزانم بۆ ئەم هەموو گەنجە پەلێشا هاتوون دەرەوە بەڵێ ئەوەشی کە هاتۆ زۆرینەی گەنجن تەمەن لە نێوان 23 ساڵ بۆ 29 ساڵە. کاگرێ باس ئێستاوانی کە ژمارەی بەگشتی کورت چەندە ینی ئەوەی کە لەوەیە و ئایا وەکو مافی پەنابەتیان داخودیا خودەوەی کە لە کەمپەکانە بە زۆرم لێ هەیە مابێتەوە مافی دەرچوونی لەو کەمپانەش نەوێت لەو 2632 کۆچبەرە عێراقیە نزیکەی 1600 بۆ 1700 کوردە باش و لەم ڕێژەیە تا ئێستا بە کۆی گشتی لە هەموو پەنابەرگان 4290 پەنابەری کاتۆ پەنابەری ئەفریقیتیە ئەفغانیتیە ئێرانیتیە تورکیتیە سووریتیە نزیکەی 949 پەنابەر هەڵهاتوون یعنی سەرەتا کە هاتنە وڵاتی لیتوانیان ڕێگەیان پێدرا وەکو پەنابەرێک ئەخرانە کەمپەکان کارتیان بۆ کرا ڕێگەیان مافیان پێدرا بچنە دەروی کەمپەکان بەڵام ئەو کەسانی کە ئەچوونە دەروی کەمپەکان نە ئەمانەوە ڕاستەخۆ قاچاقچیان پێدا دەکرد لێرەوە بە قاچاق دەچوونە وڵاتی پۆڵەندا لە پۆڵەنداوە بۆ ئەڵمانیا یاخود زۆرینیان چوونەتە بەریتانیا نزیک ئەو ژمارەی ڕای کردووە بەڵام ئەوەی کە ماوەت ئێستا لە کەمپەکانان نزیکەی 3148 پەنابەر ماوەتەوە لە کۆی 4290 پەنابەر یعنی 1000 شتێک 1100 پەنابەر زیاتر ڕای کردووە ئەوانی کە لێرن لە کەمپەکان لە 21 پەرلەمانی حکوومەتی لیتوانیا یاسای پرۆژەیاسایەکی دا بە پەرلەمان بۆ ئەوەی بە یاسا ئەو پەنابەرانە ڕابگرێت مافی چوونە دەرەوەیان نەبووە چونکە هەرچی کاتی بۆ دەکرات چۆ دەرەوەی کەمپەکان هەڵدەهاتن کەسی لە وڵاتی لیتوانیا نەدەوایەوە بۆ ئەم مەبەستە بڕیارەندا بە یاسا لە پەرلەمان بۆ ماوەی 6 مانگ هەموو پەنابەرێک ڕابگیرێت تا کەیسەکانیان یەکلایەوێتەوە لە 21 تا 21 و ئێستا ماوەکەی بەرەو کۆتایی دەچێت بۆیە جارێکتر حکوومەت پرۆژەیاسایەکی تری پرۆپۆزەڵێکی ئامادە کردو کە بیاتەوە پەرلەمان بۆی جارێکتر بە یاسایی ئەم پەنابەران ڕابگرێت چونکە یەکێتی ئەوروپا هاتۆتە کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا لەسەر خەتە نەتەوە یەکگرتوەکان لەسەر خەتە کۆمەڵەیەک ڕێکخراوی مەدەنی وەکو خاچی سووری نێودەوڵەتی UNHCR ئەمانە هەمیان لەسەر خەتن بۆ ئەوەی ئەو 6 مانگە درێژ نەکرێتەوە ڕێگە بۆ پەنابەرانە بدرێت ئازاد بن. بەڵێ سپاس دەکەم کاگرێ بازواتە گەرم بۆ لای بەڕێزت کاک کوردو ئێستابارەت بەو چیرۆکانە چ چیرۆکێکی زۆر خامناکت بینی بەڕێز کە لەوێ لە ماوەی ئەو چەند ڕۆژێک لە بیلاڕوس بووە لە سنووری نێوان بیلاڕوسیا بڵین پۆڵەنداش بەڵێ وڵا کاک حەکیمکەوەی لەوێ ئێمە بەرچاوان کەوتووە بینیمان خۆمە ناو ڕووداوەکانە بووین خەڵکە تەمەنی 10 ساڵە مناڵە بوون بوو لە جەنگەڵەکانە خەڵکی تەمەنی 3 ساڵە بوون بووە ڕق بۆتەوە خەڵکی دەرمانی لێبڕێت لەوێ خەڵکی نەخۆش بەڵێ خەڵکی نەخۆش بوو لەوێ بەڵام بینیت دەرمان و شتی لێبڕا بوو وەڵا خۆم نەمبینی بەڵام من کاتمە دوای دۆسێکی بین ناو شاری میسک باسێکی کە نەخۆشی شەکرێ بووە دوای ماوەی کە دەرزی لێبڕاوە کۆچی دوای کردووە بەڵام ئەوی خۆم بینیم خەڵکە بوو ناو ئاوە کە هەر حدودێکە ئیبڕی پێشێ بگەیت تەلی ئەو سینبەنێکە بۆ پۆڵداچی ئاوێک هەیە ئەو ئاوە لە هەندێک شوێن هەیە 5 مەترە ئەتا 35 مەتر ئەڕوا یعنی کۆچبەرێک ناچارە ئەگە شەو بیوێ بڕوا تێپەڕێ بێ بۆ ئاوایە تێپەڕێ اینجا ئاوەکە لە هەندێک شوێن 50 سانتیمە هەتاوەکو 110 سانتیم 120 سانتیم ئاوەکە ڕۆکە تایە ئەبێت تێپەڕی خەڵکێ ناو ئاوەکە جەڵدە لێدا لەوەی تووشی خوێنمەی نەبێ ئاوەکە ساردا لەوێ جەوەکە ساردا و تۆ جلوبەرجێکی لە بەرایە زیاتر لەوەی کە لە جێوێکی ئاسایە لە بەرەکەی بۆی کە چیتەوە ئاوە تەڕەبی کە تووشی تەڕبووی جارێک دوو جار کە تەوێ داخلی پۆڵدابی پۆڵدا نایڵێ بە ئاوەکە بێ بگەڕیتەوە پۆلیسی بیلاڕوسی زەخت لێکە لە ڕگەی سەگ وەجارتە بێت تۆ لە ئاوەکە بیتەوە یعنی خەڵکە چوارجە بەم ئاوە ئەڕات و یەتەوە بەبێوی بێڵن بە هیچ لایەکە داخڵ بێ پێڵن ناوچەی تۆپتۆپێن ئەم ناوچەیە خەڵکێکی یەکجار زۆر کۆچبەر لەو ڕێگای گیری خواردەوە و خەڵکێ لەو ڕێگای جەڵدە لێدا ئەمەوێت لەبەری تەحملی ئەوە ئاوە ساردناکە کە پیا تێپەڕ باشە بەس سەبەر بووی کە پێشتر باسەوە کە حکوومەتی بیلاڕوسیا لەگەڵ کۆچبەران مامەڵی باش سەبەر ڕێزدڕی لێدان هەیە سوکایەتی جگەر لە بڵین لە پۆڵەندا و بڵین وڵاتانی تر ئەو هاوکاری تەکە بۆی تۆ بڕۆی بەڵام ئەگەر لە حاڵەتێک کۆچبەرێک بێ بگەڕێتەوە بۆ بیلاڕوسیا ناتوانین بگەڕێتەوە بۆ لەبەر ئەوەی یەک حەلتیاتی ئەڵێ تۆ هاتووی بۆ پۆڵند ئەبێ بڕۆی بۆ پۆڵندا پۆڵندا نایڵە داخڵی یعنی کۆچبەرێک من بەداخەوە کە ئەماڵێم بەداخەوە ئەماڵێم لەوانەیە خێزانێکی یەکجار زۆر هەبێت چاوەڕێ ئەوەی بێت کە کوڕەکەی کچەکەی عیلەکەی خەڵکەکەی دەرچوو بە بگاتە ئەڵمانیا بگاتە ئەو جێگای کە خۆی ئەوێ بەڵام بەداخەوە لەوانەیە لە ماوەیەکی نزیکە خەڵک هەواڵی مەرگی ئەوانە ببینە چوو خەڵکی یەکجار زۆر لەو جەنگەڵان ماوەتەوە خەڵگیری خواردووە خەڵکێکەیە من ئەتوانم عیلاقاتم هەبێ و من کاکمەم و کاک سیروان لەگەڵم بوون و
پەیوەندیم کردو و هاوکاریان کردوین لە ڕێگەی تەلەفۆناتەوە بەڵام خەڵکێکی لانم عیلاقاتی نەبێ خەڵکێکی بێ لەوانەیە ئەو پاری کەوەری گیدو بە قرس گەشت بێت ئەو جەنگەڵانە بەڵام لەناو جەنگەڵکە ئەمێنیتەوە ڕوبەڕووی برسێتی ئەبیتەوە ئایا ئەتوانی دەچی نەخێر ناتوانین دەچوە ناتوانین بگەڕێتەوە بۆی لەم حاڵدە ڕوبەڕووی مەرگەبیتەوە ئاوی زێرا پندێک لە ناچاری ئاوی زێرا دەخواڵێ بەڵێ هەنی ئەو خۆرا کۆشتانە نییە لە هیچ شتێک نییە لە هەندێک حاڵەتە پۆلیسی پۆڵندی یعنی من بۆ واقعی ئەوەی بگەڕمەوە ئاوێک تیاتێک کە پێڵەن ئاوی غازەر ئەو ئاوا غازی تایە وەکو هەر کۆلایەک وەکو هەر مادەیەکی غازەکەی خۆیتەوە تاکی عێراقی یا تاکی کورد فێری ئەوە نیێواوە بخواتەوە بۆیە ناتوانانی بیخۆیتەوە لەبەرەوەی تۆ مەعیدەت خاڵیە کە ناچاری ڕوبەڕووی ئەوە بیتەوە کە ئاوێکی تر یعنی ئەو دارستانە هیچ ئاوێکیان نەجگە لەو ئەوانەی کە لەو حدودانایە کە ئەچیت ئەو حدودەوە بۆ هەر 20 مەترێک دوو پۆلیسی پۆڵندی چاودێری ئەو دۆخراکەن بۆی ئەوان دووربینی ڕۆژان پێەیە لە کاتی شەوە کە خەڵک میزگەوێتە لە حدودەکان ئەوان تۆ ئەبینن دەرگای لایتێکەوە کە بەرتەکە ئەدبینن کە بینیتان ئەتخێنە ژێر چاودێری و خەڵکی بە ماوەڵی قاچاقچیەکان ئەگەر زیاتر لەسەر بدوین پێشکارێکی زۆر هەیە بەرامبەر بەوانەی کۆچبەرانە کاک حەکیم ئەوەندەی کە تۆ ئیتفاقی لەگەڵەکە گەیت بە ڕێکەوتنێک لە بامەر بڕێک پارە بەڕێتەکە بە مودەیەک بۆ نە پێتەڵە 1 ساعت بۆ 4 ساعت بە پێ ڕووی ئەگەیتە حدود لێوە ئێمە هاوکایتەلەکە بڕی بۆی بگەیتە پۆڵندا گەشە پۆڵندا لە نقطەی چاوەڕێەکەی سیارت بۆ دابەزێ بەڵام لە ئەمری واقعی ئامبوونی نییە یعنی تان قاچاقچی وتی اتفاق من لەگەڵ پۆلیسی بیلاڕوسی اتفاق من لەگەڵ پۆلیسی پۆڵندی یعنی من لەو خاڵەتێ ناگەم چۆن قاچاقچێک ئەتوانێت حکومەتێک بکڕێ یعنی ئەدنێردە بەس کورد بوون قاچاقچیەکان بڵێن هەمووی کووردە ئەوەی کە قۆڵتە بڕێ و ئەوەی کە فێڵ لە تاکی کووردەکە کووردە بەداخەوە اینجا ئەو کوردانی کە پێشە قاچاقچی من لە وڵاتی تورکیا ئەو کوردانی کە ڕێگەزامانێت لە ئەوروپا و گەڕێنەوە لەوێ کارەکەن و خوان لە شوێنی گەرمادانیشن خەڵکەنەوە جەنگەڵانە و دوای ئەو ماوەی کە لە جەنگەڵ دەرناچی گیرە خۆی قاچاقچی دەست لەو نەفرە بەرەدا و ناچارەبی لێ بمێنیتەوە اینجا بە مردن یان بە پارە لە ڕێگەی پۆلیسە بگەڕێتەوە بۆ بیلاڕوسی. سوپاس دەکەم کاک سیروان سەبارەت بە پارێکی زۆر بڵێن بە هەدەر دەدرێ لەلایەن نووسینگەکانیشەوە هەڵخڵاتاندنی بڵێن ئەو کۆچبەرانە هەیە کە دەڕۆن بۆ وڵاتانە. طبعا کاک حەکیم ئەمە مەئاسات و کارەسات و شتی یعنی شتە درامایە دراما من پێم وایە هیچی لە کارەساتە گەورەکان کە بە سەرمان هات و کەمتر نییەوەی ئێستات بۆن بالمناسبەم چیرۆکانی کاک کوردۆ کایگێڕێتەوە بڕوان پێ بکگەل لە ئەفغانستان و لە هەندستان و لە یەمەن و لە نازانم کوێ بیگێڕێتەوە وەزیری بەرپرسە بەواز بێنێ یا بڵێ کاکە خواحافیزیە بێت قبوستە منیش ڕۆم سەری خۆمەڵەگرم ئەی لێرە مامەڵان چۆنە هەڵم 4 مانگە من خەریکم تازە حکومەداتۆتە سەرخە دەڵێ ئەبێ بوەستێ ئەڵێم سوالم کرد سوال باش من پرسیارەکەم کێ هەیە بۆ کوڕەکەی بۆ کچەکەی بۆ دایکی بۆ نازانم چی سوالکە من نەچوم سوالم کەوتم باشکەم حکومەتەوە پامێک بگەێنم بە حکومەت بڵێم کاکە خەسخانە دروستکەن بۆ ئەوەی کە خەڵک سوالی بۆ نەکەین پێشمەرگە ڕازیکەن بۆی مناڵەکانی خوای وەتەن ئاواکە لە مێشتیا بجوڵێ من وتم بە چەند جارم باس کردووە لەو بەشەی کە من ئەو کورسیەی کە من هەمە لەناو لە پەرلەمان ئەو ئیشەی تیاگەم کە ویژدانم پێم ئەڵێ بیکە بە چەند بەروەزیر بەرپرسە لەم کەیسە هەمویانم بانگمان کردوم پێم وتون و تومە پێدوتون ێستا بۆنە پارە خواردن بە وەزیری ناخۆ بەڕێز وەزیری ناخۆ هەر وەزیرە دەستەی پەیوەندەکانی هەرێمی کوردستان وەزیری دەرەوەی کوردستانەکە باش بەس حەزمەکەی زۆرە و بڕەپارەی کە لە ماوەڵی نووسینگەکانیش بڵێن یاخۆ قەر دوو بۆری نەوتە بەقەت دوو بۆری دەفتەری کاکەوەڵی قاچاقچێک کورد لە بریتانیا و 7 دەفتەری پێک بە وڵاتە 7 دەفتەری پێ وایە سا کەس قەرزار ناوە 7 دەفتەر 700,000 دلارەکە شتێک گەڕاوەتە لە موچەیمانی کەسی خۆڵی چی پێیا کردووە یەک نەفەرە لێ نێمە لە چی پێیا کردو لە میلەتی کوردی پێیا کردو بست ئەمە وەرە ئەڵێ بە چێش و بە میزان نییە ئەمڕۆ کە من قسە لەگە جەنابتانەکەم ئەم پەخشە هەیە 40 ڕۆژ بۆ ئەمڕۆ 41 ڕۆژ 410 پاسپۆرتی هاوڵاتی خەڵکی سلێمانی و ڕانی و قەڵاتزێ بەدەستی چەند نووسینگەیەک بەس خەریکی ویزەی بیلاڕوسیا بوون 410 لە بەغا بردویانە نووسینگەی بردوەتی لە چەند نووسینگەی کوکرا نووسینگەی بردویانە لە بەغا لە جانتاژانەوە لە علاگەیە بۆ پۆلیس بینێتی گرتوەتییانە بە محکەمە لە محکەمە گیری خواردو جارە 410 هاوڵاتی ناسنامەکانیان چۆ بۆ بەغا
منیش کە پەرلەمانتارم 5 هەوێن بێکۆ پێ پۆلیسە بێ لێم بپرسێت بڵێ چییە نەک 410 تاانم 410 بە زۆر رینانە باش هەیە لە 140 هەیە 150 بەس بە ئەم مەجالە بکە بزانە بە قەربۆرینەوتیاننا 410 گیرا لە بەغا 41 ڕۆژە هەفتەی پێشوو من هاوڕێیانمان قسەمان کرد دەداخلم کرد زۆر کەسە داخلی کرد دەستخۆشی بۆوانی کە دەداخلیان کرد لە بەغا دوێنێ ئەمری ئیفراجەکەیان لێرە هەیە و ڤیددیۆی هەر میسا ڤیددیۆکەشی ئینەکەم ڤیددیۆی پاسپۆرتەکانیش کە هەیە بەر بووە باش 410 چل گەڵایی هەر بە کوردەکەی 410 چل گەڵای چەنە کاکە ئەمە خەڵک یاوێتی بڕا بۆ لە تورکیا ویزێ بۆ لێن خۆیی بۆ ئەم کاکەوا داینێ ئێستا ویزەکەشیان باشیان نەکراوە بەڵام پارەکە ئیتر نازانەوەیان قەزی قەزی بەسەر پارەکەیان ئەوە خەڵکەکە بێ بچن شکاتکەن بۆری گرنەوە شەوەری ناگرنەوە من قسەکەم لەمە باش لەسەر مامەڵی نووسنگەکانیان ئێمە نووسنگەکانن کێشەی جگەلەوە کەیسی تریشەیە هەزاران کەیسەیە جارێ نووسینکە ئەڵێ کاکە منەقم چیە بەسەرەوە کا کوردۆ لە لوبنان قسەمان لەگەڵاکەوتی ئێسمە دوبێ لە دوبێ ئێسمە ئەمە بۆ خۆی چۆتە لوبنان و حاجی ئەڕوا شێخ ئەڕوا مەلا ئەڕوا تۆ ئەڕۆی منە ڕۆمە چین بۆ سەفەر ئەم ئەڵێ بڕۆ بۆ بیلاڕوسیا کونێکی تایە لەو کون و دەربازەبی بۆ ئازادێکە بەهم مەل لە ناو قەفەسێکە تۆ قەفەسەکە درگاکەی بۆکەیتەوە ئەفریان ئافرەوە کەیفی خۆیەتی ئەم نووسنگانەی کە هەیە لێرە من زۆرینەی ئەم نووسنگانە بەڕاسمی جارێ هەر کەسێک لە نووسنگەیەک پارەیە خوێ چێشکاتکە هیچی تر نەکانە بۆ منی بنووسێنە بۆ تۆ بنووسێ چێشکاتکە دادگامانەیە بکە بەڵام مانای ئەوە نییە کە ئێمە من چەند کەسێک شک ئەبم باش سەدان دەفتەر دۆلاری خەڵکی خواردۆ گیرا و بەر بۆ چۆتەوە بۆ شوێنێکی تر سوپاس دەکەم کاگرە باس کاتمان کەماوە بەس بە کوردستان پرسیارێکی تر سەبار بووی ئەگەر پەنابەری کورد لە لیتوانیا داوای مافی پەنابەرێتی بکە پێی دەدرێەوەی کە دەرباز بووە بۆ سنوورە بۆ من لە لیتوانیاوە نەچێت بۆ پەڵەندا و دوایش لێوە نەڕوات بۆ ئەڵمانیا تاوکو ئێستا ئەو پەنابەرانەی کە لە مانکی لە ساڵی 2021 داواکاریان پێشکەش کردووە کە بەڕێگەی نایاسایی داغڵ بوون بۆ وڵاتی لیتوانیا تەنها 6 پەنابەر مافی پەنابەرەتی وەرگرتووە دوانیان تاجیکین دوو دانیان خەڵکی سووریا یەک عێراقی یەک لوبنانی و بەڕسمی بە شێوەیەکی فەرمی بە هەموو پەنابەرێک ڕاگەنراوە وڵاتی لیتوانیا جێگەیەکی ئارام نییە بۆ تۆ و مافی پەنابەرەتی پێنادا باشتر وایە بگەڕێتەوە بۆ ماڵەکەی خۆت تا ئێستا 231 پەنابەر گەڕێنراونەتەوە بۆ وڵاتی خۆیان کە بە خۆبەخش داوایان کردووە و ئەوانی تریش لێرە تا ئێستا مەسیریان نەدیارە و بە ئاشکرا پێیان وتراوە کە هیچ وەڵامێک وەرناگری بەڵێ ئەوانەی کەمپەکان ئێستا بارودۆخیان خراپە لە ڕووی خواردن و خۆراک و ئەوانەی کە بۆشان نیە لە کەمپەکان بێنە دەرەوە وایە نەخێر بۆیان لە کەمپەکان بێنە دەرەوە دوو جۆر کەمپێ پێشتر خێمە بوو خێمەکان لە بەرەوەی سەرما وەرزی سەرما دەستی پێ کردو تا سەرەتایدا هەمووی لە خێمەکان دەرهێنراوە خراونەتە بیناوە دوو جۆر هەیە بەشیشیان ئەوانەی کە خێزانن لە کەمپە خێزانەکاندان بۆ هەر نەفرێک مانجی 77 یورۆیان پێدەدرێ و فرۆشگایشیان بکردن ناو کەمپەکانە ئەتوان خۆیان ڕۆژانە خۆراک بخۆیان بکردن و بەکاری بێنن بەڵام بەشێکی تریان مانگانە 12 یورۆیان پێدەدرێ و خۆیان سێژەمە خواردنیان بۆ دروستەکەن بڕوا ناکەم لە هەفتەیەکە لەوە سێژەمێکیان دووژەم ئەو کوردی ئێمە ئەو خواردنەی بۆ بخورێ بەنسبەت هەموو پەنابەرەکان بەڕاستی یعنی ئەمە زەربەیەکی گەورەی ئیکۆنۆمیە لە کوردستان ئیراوە ئەوانەی کە هاتوون کوردەکان نزیکەی ئەو 1800 ئەوەندەیە هاتووە کەمترینی 8,000 یورۆی خەرج کردووە و تایەتی هەتا 16,000 دلاری خەرج کردووە کە ئەمە خۆی بۆ خۆی زەربەیەکی گەورەیە کە لە کوردستانی ئەگەر ئەم پارەیە لە کوردستان حکوومەت بەرنامەی هەبووە بیتوانێت ئەم خەڵکە ڕابگرێ ئەتوانی بۆ پارەی کاری باشتر بکەن باڵێ وەکو دوا پرسیارم سەبارەت بۆی کە بەڕێزت ڕێنونی چییە بۆ کۆچبەرانێکی سەدایان لە بیلاڕوسیاوە بگەن بە وڵاتان ڕێگاکەمە ترسیدارە کە شوواوە کە خراپە و مامەڵی وڵاتانش خراپە سوپاس دەکەم بە کورتی بێ سەرەتا لەم هەفتەیە تەنیا دوێنێ و ئەمڕۆ جەو تۆزێک خۆش بووە کە شوها باش بووە دەرەجی حرارە لە بینی 8 بۆ 14 بووە بەڵام هەفتەکانی پێشووتر دەرەجی حرارە دابەزێ بۆ ناقص 3 و 4 و هەفتەی داهاتوو دادەبەزێتەوە بۆ ناقص 5 بۆ 6 وەکو کەش و هەوا زۆر نالەبارە وەکو ڕێگەکە ڕاستە ترسناک نییە بەڵام پۆلیسی پاسەوانی سنووری لیتوانی ڕێگە بە هیچ پەنابەرێک نادە داغڵ بێ و سەگ بەکارێنن کارەبا بەکارێنن لیانەدەن
جلوبەرجیان لێ دەسەنگن تەلەفۆنیان لێ دەسەنگن پاریان لێ دەسەنگن و دەیانکەنەوە بە وڵاتی بیلاروسیایە بۆی ئەمە لە ڕووی مافی مرۆڤیش هاتوۆتە سەر خەت بۆ ئەمە بەڵام ئەمان هیچ گوێ بۆ یاسایانە نادەن چونکە ئەمە بە کێشێکی سیاسیش دەبینن. بەڵێ سپاس دەکەم کاگەر بەس کاک کورد و کاتمانەوە بەس سەبارەت بووی کە ڕوودکردنەوە شێ لێدانی زۆر لە کۆچبەرانەوە چارە سەریش چیە بە کورتی بێ سپاس دەکەم. لێدان هەیە بەڵێ کاربا لێدان هەیە و بەڕاستی لێت ناشارم و خەڵکێکی جیاوازی سەر لەسەر جاداخی لە وڵاتی بیلاڕوسیا یەکێکتر لەو فێڵانی کە قاچاقچی لە نەفرەکە ئەو ئوتێل ئەو شوێنانی کە هەیە بۆی کە هاوڵاتێک کە ڤیزەکەی تەواوی لەوێ بچێتە ئوتێلێک ڕێگای پێنادەن ناچارە بێت لە ڕێگەی قاچاقچیەکەوە ئوتێلێک شەوێک مانەوە بە $200 بۆ خەڵکێک بگیرێ لە کاتی خۆی بە $15 بۆ $20. یعنی ئەم حاڵەتانەیە تاە من عیلەیەکە بوو کە لێو بوون 6 نەفەر بوون 6 چلوەرەکان نابوو بەوێ بەڵام شەوانە سەر جادا ئەخەوتن بۆی خەڵکی جا زۆر کە چوتەوە گیری خواردووە ڕاستە حکوومەت ئێرێم ئەمڕۆ کۆبنوان لەگەڵ باڵۆزی بیلاڕوسیا کردووە بۆ ڕێگریکردن لە کۆچ بەڵام لە بامەرە بە حکوومەتی هەرێم دەرگای تر بکات بۆی گەنج بتوانێت ڤیزای وەرگێ ئەمە خاڵێکی تر حکوومەتە بێ دەرگایەکی تر بکاتە بۆی ئەو گەنجانی کە ئەگەڕێنە سکاڵا تۆماگای خەڵک کە نازانە پارێکێک جا زۆری سەرف کردو نایە بگەڕێتەوە ئەگەر بە مردنی خۆی بێ ئەبێ بێتەوە لێ ڕێگاچارەکە بێ حکوومەت پاڵپشتی لەم خەڵکانە بکە بۆی ئەو خەڵکانی بە فێڵ ئەوانیان بردووەتە ئەبێ دوجار حکوومەت لە ڕووی یاسای پاڵپشتیان لێ بکە بۆی بتوانن ئەو گەنجانە جایی پاریان سەر هاوکاری بکرێن. سپاس دەکەم کاک سیروان زۆر بە کورتی سەبارەت بووی کە ئێستا وڵاتان مافی پێنابەرێتی دەن واگەر دیتن بەس شێوازەیەکە هەرچەند ڕێگاکە سەختە بە کورتی سپاس دەکەم. مافی پێنابەرێتی لەسەر سێشت بەنگە تۆ چیت دەچووە هاتوو کێشەکەوتی هەر کەسی ئەو بسەلمێنێت و کێشەکەی بە کەڵکی ئەوە بێت مافی پێنابەرەتی یەک زایدێک کاتە دوو تاو وەکو چارەسەرەکەش چارەسەر لەم بەرنامەیە تاو نابێت وازی لێ حکومەت پێ چارەسەر نابێت هیچ چارەسەر نابێت بەس منە شتێکی تر بڵێم ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەم. ئەمە پەیجەکەی خۆمە بۆ دیعانایکەم پۆستێکم کردبوو کا کوردۆ هاوڕەکانی بۆی نردبووم باسی جەنگەڵەکەم کردبوو لێرە لە کۆمنتەکانە 6,000 ئەوە کۆمنتی تایە 1000 کۆمنتی خەڵکی بیلاڕوسیا و پۆڵەندا بەیەک و شەڕی دەنووکیەکەن من تاوان بە گوگل تەرجمەیەکەم تایەتی بەرپرسی باڵای وڵاتەکەیە بە من ئەڵێ تۆ بەرپرسی مێڵە بێن تااقەتمان نەماوە بۆی ئەنووسیتەوە چات ئەەکەن لە بین یەکتریا یعنی ئێمە کێشەکەمان بەڵێنی بوونی قوربان نێوان بیلاڕوس و لیتوانیا و پۆڵەندا شتێکە لە فلانک کارتێکی بە مەسخەرەی بیلاڕوسیا. سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان سیروان بابان ئەندامی لیژنەی پەیوەندیەکان ڕۆندی کورد لە پەرلەمانی کوردستانەوە کە کوردەوە فەرەج نووسەر ڕۆژنامەنووس کە چەند ڕۆژی ڕابردوو کە گەشتێک لە وڵاتی بیلاڕوسیا بووی هەروەها ڕێباز ڕەشید شارەزای کۆچبەران لە وڵاتی لیتوانیا سوپاسی بەڕێزیشتان دەکەین سوپاس بۆ بینەرانی بەرە سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.